ئاڵتۆنەی بەڕێزان لەم ڤیدیۆ لەمە بەستمانە داتایەک کە لە دوو کۆڵم پێک هاتووە گراف بکەین و گشت ئەو تایبەتمەندانە کە پەیوەندی هەیە بە گرافەکەەوە باسی لێوە بکەین. سەرەتا واجهەی بەرنامەکە بۆ شێوازەیە کە ئێوە دەیبینن لە ناوەڕاستی بەرنامەکە شیتێکی دوو کۆڵۆمی کراوەتەوە. ئێمە دەتوانین ئەم شیتە ماگزیمایزکەین. ئێستاش دەتوانین هەندێک داتای هەڕامەکی پێبدەین بە شێوازە بۆ نمونە داتاکانمان بە شێوەیەکی منەزەم دەنووسین و ئەگەر بمان هەبێ ئەو داتایە بەو سەرسولەیەکە هەیە یەک زیاد بکات دەتوانین دوای تەحلیلکردنی داتاکانمان ماوسەکەمان بین بە ئەو گۆشەیە کاتێک کە شێوەی ماوسەکەمان گۆڕا بۆ زائیدێکی ڕەش بە کلیکی چەپ دەیگرین و ڕایدەکەشین بەرەو خوار. هەروەک تێبینی دەکەن داتاکانمان بە شێوەیەکی منەزەم یەک ژمارە زیاد دەکات. بۆ بنە ئەگەر هاتوو داتاکانمان بە شێوەیەکی منەزەم دوو زیادی کرد ئێمە دەتوانین بە هەمان شێوەی ڕابردوو تەحلیلی بکەین و ئۆتۆفیلی بکەین. هەروەک تێبینی دەکەن گشت داتاکان دوو زیاد دەکەن. تەنها پێویستە سێ داتای سەرەتا بە شێوەیەکی منەزەم زیادکردنەکەیان بەردەوام بێت. لە کۆڵۆمی دووەمیش دەتوانین هەر داتایەک کە مەبەستمانە بینوسینەوە. دوای کە داتاکانمان نووسیەوە یاخود ئەگەر داتاکانمان لە ئەکسڵدا بوو دەتوانین بەو شێوازە تەحلیلی بکەین، کۆپی بکەین و پاشان ئەم داتایان هەڕەشکەینەوە، کلیک بکەین لەسەر خانەی یەکەم و پێست. بۆ شێوازە داتاکانمان دەتوانین داخڵی ناو شیتی ئۆریجینلا بکەین. ئێستاش بۆ گرافکردنی ئەم دوو کۆڵەمە سەرەتا هەردوو کۆڵەمەکە تەحلیل دەکەین لەسەرەوە. دەتوانین دەست لەسەر کلیکی چەپ هەڵنەگرین تاکو و گشت کۆڵەمەکانمان تەحلیل دەکەین. هەروەک تێبین دەکەن لە بەشی سەرەوە تابێک دانراوە بە ناوی پلۆت. بە کلیککردن لەسەری لیستێکی گەورەمان بۆ دەبێتەوە کە پێکاتوە لە گشت خزمەتگوزارەکانی گراف. بۆ منە لە سەرەتای لیستەکەدا سێ جۆری دیاریکراوی گرافمان دەداتێ. یەکەم بە شێوەی لاین واتە خەت، دووەمیان بە شێوەی سکاتەر واتە نوقتەیی، سێمیان بە شێوەی لاین ئەند سیمبۆل واتە پێکاتوە لە خاڵ و خەتێکە هەردوو ئەوەکان پێک دەگەێنێت و هەرێک لەوانش هەروەک تێبین دەکەن لیستێکی تری لەگەڵ دەبێتەوە کە شێوەی جیاوازمان پێدەدات. بۆ ئێمە سەرەتا گرافەکەمان بە شێوەی لاین دەکەین و یەکەمیان هەڵدەبژێری و بۆ شێوازە ئێمە گرافێکی جوانمان دەست دەکەوێت. بەڵام پێویستی بە دەستکاریکردنێک هەیە. بۆ ناوی y ئەکسس x ئەکسس بەدڵی خۆمان نییە، واروەها دەستپێکی x و وایەکەش دەتوانین بە ئارەزوی خۆمان دیاریکەین. لەگەڵ ئەوەشدا ئێمە دەمان هەیە گرافەکەمان لە چوارچێوەیەکدا بێت و سپێتی دەوروبەری گرافەکەشمان نەهێڵین. ئەم نووسینێکە لێرە دەیبینن ئەو بریتیە لە لیجەند. ئەگەر هاتوو لە دوو داتا زیاترمان هەبوو ئەو کات لیجەند زانیاریەکی باشمان دەداتە لەسەر هەرێک لە داتاکان. بەڵام ئێستا کە ئێمە تەنها یەک دانە داتامان هەیە کاتە دەتوانین ئەو لیجەندە ڕەشکەینەوە تەنها بە داگرتنی دوگمەی دێلیت. هەروەک تێبین دەکەن لێرە چەند دوگمەیەکمان هەیە وەکو مینیمایز، ماکسیمایز و داخستنەوە. کاریەکە لەوانە جیاوازن لە ماکسیمایز لەگەڵ کلۆزی خودی پەنجەرەی بەرنامەکەمان. ئەوانە پەیوەندیان بەو گرافەوەی کە ئێستا دەیبینین. کاتێک ئێمە بمان هەیە بچووکیکەینەوە لە یەک کاتدا دەتوانین هەم داتاکە هەم گرافەکە بەیەکەوە ببینین. بۆ ناگەر گەورەیکەین گشت و گۆڕانکاریانەی کرد لە داتاکەمان دەکەین دەبین دەکەن کە بە شێوەیەکی ئۆتۆماتیک گرافەکەشمان دەگۆڕێت. بۆ نەکاتێک کە ئێمە ناوەک بە x دەدەین ڕاستۆخۆ ناوەکە دەچێت سەر x ئەکسس، واروە دەتوانین یونیتێکی پێ بدەین بە هەمان شێوە یونیتەکە ژوە دەگرێت. بەشی کۆمنت و فاکشن لە ڤیدیۆکانی داهاتوو زیاتر ڕوونیان دەکەینەوە. ئێستا ئەگەر هاتوو ئێمە بمان هەیە گرافەکەمان کۆپی بکەین بۆ ناو بەرنامەی وۆرد تەنها پێویستە کلیکی ڕاست بکەین پاشان کۆپی پێیج لێ بدەین. ئێستا لەناو بەرنامەی وۆرددا تەنها پێویستە پێستی بکەینەوە. چەند چرکەیەک چاوەڕێ دەکەین بۆ ئەوەی کە پێستەکە بکرێت پاشان دەتوانین وێنەکە بخێنە ناوەڕاستی لاپەڕەکەمان. ئەم وێنەیە کە بۆ شێوازە کۆپیمان کرد و هێنامان بۆ ناو وۆرد
دیقەیەکی زۆر بەرزی هەیە و هیچ خەمی بەرزکردنەوەی دیقەمان نابێت ئەگەر هاتوو تەنانەت بە شێوەی PDFش خەزمی بکەین. بۆنە ئێستا ئێمە بەرنامەکەمان بە شێوەی PDF خەزم دەکەین ئەوەی کە تێبینی بکەین کە ڕزۆلیوشنی فیگەرەکەمان گەلێک بەرزە. دوای کە بەرنامەکەمان کرا بە شێوەی PDF ئێمە دەتوان زوومین بکەین هەروەک تێبین دەکەن دقەیەکی زۆر بەرزی هەیە و هیچێک لە نووسینەکانی تێک نەداوە. ئەگە بگەڕێنەوە بۆ سەر وەردەکەمان تێبین دەکەین کە چەند بابەتێک هەیە کە پێویستە دەستکاری بکەین. وەمنە سپێتی دەوروبەری ئەم گرافە واروها لە چوارچێوەدانان و وەمنە گۆڕینی فۆنتەکە و واروها گۆڕینی شێوەی لاین بۆ نوقتە. تەنها بە دەبڵ کلیککردن لەسەر ئەم گرافە دەتوانین دەستکاریەکانمان دەست پێ بکەین. سەرەتا هەندێک چاوەڕێ دەکەین بۆی کە بە شێوەی بەرنامەی ئۆریجین بکرێتەوە. جیاوازی ئەم شێوازەکردنەوەیە لەوەدایە کە تەنها گرافەکەمان دەبێتەوە، واتە ئەگەر بێت و لە لیستی گراف و شیتەکانمان سیر بکەین تەنها ئێمە تێبینی دەکەین کە یەک گرافمان هەیەەوە هیچ داتایەکی لێ نییە. پێچەوانەی گرافی سەرەتایی کە لە داتا و لە گراف پێکاتوە. دەستکاریکردنی هەرێک لەم بابەتانی کە باسمان کرد تەنها پێویستە ڕایت کلیک بکەین لەسەر ئەو شوێنە. وەمنە گەبمانێ ئەو تێکستە گۆڕانکاری بەسەردابێنین ڕایت کلیک دەکەین پاشان پرۆپێرتی بۆکسێکمان بۆ دەبێتەوە بۆ گۆڕینی نووسینەکەمان. هەروەک تێبین دەکەن ئەم نووسینە بریتیە لە فانکشن، واتە ئەو نووسینە فانکشنە لە داتاکەی، بەڵام چونکە ئێمە داتامان لێرە نییە بۆی کە بگەڕێنە سەر شیتی داتاکانمان و لەوێەوە دەستکاریکەین ئەمە دەتوانین بەدەستی خۆمان بینووسین. ئەو شتێکە لێرە دەینووسین لە بەشی خوارەوە بۆمان پریڤیو دەکە. بۆ نووسینی سلسیەس پێویستە سفرێکی بچووک بکەین، بۆ مەبەستە کلیک لەسەر سوپەرسکریپت دەکەین بۆی ئۆتۆماتیکیان کۆدێکمان بۆ دەکاتەوە کە ئێمە پێویست ناکە زۆر شارەزای نووسینی ئەم جۆرە کۆدە بین، چونکە تەنها بە داگرتنی دوگمەکە خۆی دروستی دەکات. پاشان لەو کەوانەیە دێن دەرێ بەدەنووسین سی، چونکە ئەو کۆدێک کە بەداگرتنی سوپەرسکریپت دامانگەر بریتی بوو لە خەتێک و زایدێک و دوو دانەکەوانە تەنها بۆ مەبەستی ئەوەی کە ئەم فرە بچووکە بێنتە سەرەوەی سیەکە. ئێستاش دەتوانین هەندێک فۆرماتی تری پێ بدەین بۆ منە بۆڵی بکەین بۆ فۆنتەکەی بکەن بە تایم نیو ڕۆمان. ئێستا دەتوان ئۆکەی بکەین. ئەگەر هاتو ئەم بەرنامەدا بخەینەوە بەبێ سیفکردن ئۆتۆماتیکیان گرافەکە دەگەڕێتەوە سەر وەردەکە و سێر دەکەن بەشی تێمپچەرەکەی گۆڕان کە لە دەستکارەکانمان بەردەوامی جارێک کە دەبڵ کلیک لەسەر دەکەینەوە و بە هەمان شێوە دەتوانین بەردەوام بین. کۆنە دەمان هەیە ئەم ڕێنجە گۆڕانکاری بەسەردا بێنین، ڕایت کلیک دەکەین و پاشان پرۆپێرتی بۆکسێکمان بۆ دەبێتەوە کە دیالۆگ بۆکسێکمان بۆ دەبێتەوە کە مەجموعەیەک تابی تێدا لە تابی سکێڵدا ئێمە دەتوانین سکێڵەکە دەستکاری بکەین. بمنە لە بەشی هۆریزۆنتاڵ کە بریتێ لە X ئەکسس ئێمە دەتوانین ژمارەی سەرەتا بکەین بە 0 یا هەر ژمارەیەک کە مەبەستمانە و ژمارەی کۆتاییش دیاری بکەین کە ئێستا لەم نمونەیەدا سیە و پێویست ناکە دەستکاری بکەین. پاشان بە داگرتنی ئەپلای ئێمە دەتوانین گۆڕانکارەکە دروست بکەین و پاشان بۆ ڤێرتیکاڵش بە هەمان شێوە ئێمە لە 0 دەست پێ دەکەین و ئەپلای دەکەین. پاشان بۆ ئەوەی کە چوارچێوەیەکی بۆ دروستکەین ئێمە دەتوانین بێنە سەر لاین ئەند تیکس هەروەک تێبین دەکەن بەشی خوارەوەی X بەشی سەرەوە بەشی لای چەپ و بەشی لای ڕاستمان پیشان دەدا. ئەگەر بێت و کلیک بکەین لەسەر بەشی سەرەوە هەروەک تێبین دەکەن هیچ مواصفاتێک تێدا نەنووسراوە، سەرەتا ئێمە شۆی دەکەین بە کلیککردن لەسەر ئەم چوار گۆشەیە بۆ پاشان ئەپلای دەکەین. گشت و زانیارانن کە لێرە دراوە وەکو ڕنگ وەکو ئەستوری خەتەکەمان دەتوانین دەستکاریان بکەین، بەڵام گرنگترینیان بریتێ لە ماجۆرتیک لەگەڵ ماینۆرتیک کە بۆنە ئێمە دەمان هەوێ لەم گرافەدا هەردووکیان لە شێوەی ئینەوە بگۆڕین بۆ ئاوت یاخود هەر نەهێڵین نان، بە هەمان شێوە بۆ ماینۆرتیکس دەکەین بە نان پاشان ئەپلای دەکەین. دواتر دەچینە سەر بەشی ڕاست
شۆی دەکەین و هەردوو تیکەکانی دەکەین بە نەن پاشان ئەپلای وەستاگە بمانێ ئەم دیالۆگ بۆکسە دابخۆینەوە تەنها کلیک لەسەر ئۆکەی دەکەین بۆ نوێشتنی ئەم سپێتی دەوروبەری ئەم گرافە دەتوانین بچینە سەر بەشی گراف پاشان کلیک بکەین لەسەر فیت پێج تو لێرز دەتوانین ئەم ژمارەیە کەم بکەینەوە بۆ من دەنووسم 1 پاشان ئۆکەی دەکەین هەر وەک تێبین دەکەن ئۆتۆماتیکیان گشت پێتەکەی دەوروبەری بەشەیەکی گونجاو کەم کرد ئەگەر هاتوومەوێ ئەم نووسینانەش فۆرماتیان بگۆڕم بۆ تایم نۆڕۆمان وە پۆڵدیان بکەم بۆ شێوازە دەتوانم زۆر بە ئاسانی فۆرماتەکانیان بگۆڕم و ئەگەر هاتوومان هەوێ ئەم داتایە فۆرماتەکەی بگۆڕم لە شێوەی خەتەوە بۆ شێوازێکی تر تەنها کلیکی لەسەر دەکەین ڕاست کلیک پلۆت دیتیل هەروەک تێبین دەکەن لێرە بەشی لاین هەیە ئەمە دەگۆڕێنم بۆ سکاتەر پاشان ئەپلای دەکەین بە شێوەی لاینەوە گۆڕا بۆ شێوەی نقطەی وەروە دەتوانین لە یەک کاتدا لاین و سیمبۆل هەڵبژێرین و ئەپلای بکەین بۆ سیمبۆلەکەمان بگۆڕین لەو شێوازی کە مەبەستمانە بۆ شێوازێکی تر یاخود ڕەنگەکەی بگۆڕین و یا سازەکەی بارزوو خۆمان دەستکاری بکەین پاشان کلیرەکەین لەسەر ئۆکەی ئێستا ئەگەر بەرنامەکە دابخۆینەوە چونکە لە وەردەوە ئەم بابەتمان کردبووە خۆی دەچێتەوە ناو وەرد و حەزم دەبێت بۆ شێوازەیە مەتوانیمان گرافێکی سەرەتایی بکەین بە بەرنامەی ئۆریجن و ئەگەر بمان هەوێت بەرنامەی ئۆریجنەکەشمان حەزم بکەین کلیرەکەین لەسەر فایل پاشان سیڤ پرۆژێکت ئاس و لە هەر شوێنێکە مەبەستمان بوو دەتوانین شوێنێکی بۆ دیاریکەین و ناوەکەشی بگۆڕین بۆ ئەو شتێکە مەبەستمانە پاشان کلیک دەکەین لەسەر سیڤ و دەتوانین بەرنامەکە دابخێنەوە